بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەکان سڵاوی گەرمی ئێمەتان لێبێ و هەرگەل لە خۆشی و شادی دابن. لە درێژەی بەرنامەکانمان بۆ گرنگیدان یام کەمکردنەوەی ئەو بارە ئاڵۆز و خراپەی لە بواری کۆمەڵایەتی و دەرونیا تووشی تاکەکانی کۆمەڵگە بووە، بەرنامەی ئەمڕۆشمان بۆ ئەو مەبەستە تەرخان کردووە بە ناونیشانی ئاڵۆزی بارودۆخی کۆمەڵایەتی و دەرونی. وەک لە ئەڵلقەکانی پێشوودا باسمان کرد، شەوانە هەر تاکێکی کۆمەڵگە لە تیڤەکەی خۆیەوە یام لەسەر پەڕەی کۆمەڵایەتی خۆی و لە هەر هۆکارێکی تر لە هۆکارەکانی تەکنۆلۆژیاوە گوێبیستی دەیان ڕووداوی تراژیدی و خەمهێنەر دەبێ، هەر لە خۆکوشتنی گەنجێکەوە، هەر لە کوشتنی گەنجێک بە چۆقۆ لەلایەن دۆستەکانیەوە، هەر لە بەردەستڕێژکردن یان بۆونە گول لە بارانکردنی چەند کەسێکی تر لەلایەن کەسەکانی خۆیەوە، یا داڕوخاندن و تۆ بارانکردنی هەر شوێنێکەوە ئەمانە بۆ خۆیان مایەی خەمهێنەرین بۆ تاکەکانی کۆمەڵگە و هەر تاکێک لە لای خۆیەوە هەست بە مەترسیەکی دەرونیەکە و ئەم بارودۆخە دەرونیە خراپەش کە بەهۆی قەیرانەکانەوە بەهۆی ستەمی مرۆڤەکانەوە لە یەکدی تا ڕادەیە گرفتی کۆمەڵایەتیشی بۆ کۆمەڵگە و تاکەکان دروستکردوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری زۆر بەڕێز تارێق نەجیب توێژەری کۆمەڵایەتیم کردووە. کاک تارێکیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سەرتا پێم خۆشە ئەم ئاڵۆزی بارودۆخی کۆمەڵایەتی و دەرونی پەیوەستی کەینەوە بە کۆمەڵگەوە، کۆمەڵگەی ئێمە وەکو کۆمەڵگەی کوردستان کە پێم وایە لە ئێستاە ئاڵۆزیەکە گەشتۆتە لووتکە، لەکوێی ئەم هاوکێشەیەدای، لەکوێ ئەم ئاڵۆزی کۆمەڵایەتی و دەرونیەدایە؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە میهرەبان، تەبەن مرۆڤ بە هەموو شتێک کاریگەرە بێت. لەو دقەیە کە بابەتێکی خۆش ئەبیستێت، دیمەنێکی جوان ئەبینێت لە چواردەوریا ڕووداوەکەیە کە ڕووداوەکە ئاسوودە بەخشە مرۆڤەکەوێتە ژێر کاریگەری ئەمەوە هەست بە ئاسوودەی و هەست بە خۆشی و هەست بە شادی ئەکات وە بە پێچەوانەکەشیەوە هەروایە کاتێ مرۆڤ دیمەنێکی ئازار بەخش ئەبینێت، دیمەنێکی توندوتیژ ئەبینێ، یا گوێی لە دەنجێکی نەشاز ئەبێ، گوێی لە ئاوازێکی بێزارکەر ئەبێ، گوێی لە دەنجێک ئەبێ کە ترسێنەرە، هەست ئەکات لە چواردەورێکەیان مەترسی هەیە، لەم حاڵەتە ئەکەوێتە ژێر کاریگەری ئەم بارودۆخە و کەشوهەوای دەرونی لێ تێک ئەچێت، ئاڵۆزی دەرونی بۆ دروست ئەبێ، نەگەر ئاڵۆزی دەرونی، زۆر جار ئاڵۆزی فکریش دروست ئەبێ لە کاتێکا کە پێشێویەکان و توندوتیژیەکان لە کۆمەڵگایە زیادەکەن. بە نیسبەتی کۆمەڵگای کوردەواری خۆمانەوە لە مرۆڤ پێکاتون، ئێمە هەمومان مرۆڤین وەکو هەموو کۆمەڵگاکانی تر، هەموو ئەو ڕووداوانەی کە لەم کۆمەڵگایەدا ڕوئەدەن و لە چواردەوری ئێمە کە ڕەبتیان بە کوردستانەوەیە کاریگەری لەسەر تاکی کوردی هەیە. تاکی کوردی ینی خەڵکی کوردستانی خۆمان هەمومان لەژێر کاریگەری هەموو ئەو دیمەنە ناخۆش و نەخوازراوانەیان کە لە تەلەڤیزیۆنەکانە ئێمە ئەیبینین و خەڵک بە شێوەیەکی واقعی تایە ئەشی، ینی کاتێ ئێمە کەسێک ئەبینین کە دەست و قاچێکی پەڕیوە لە تەلەڤیزیۆنە ئێمە ئەیبینین، بەس مرۆڤەکە خۆی لەو حاڵەتایە کە دەست و قاچی پەڕیوە، دایک و باوکەکەی لەو حاڵەتیان کە مناڵەکەی خۆیان. ئەگوترێت کە تاکی کورد تاکێکی تا ڕادەیە فزوو لەو حەزەکە زۆر شت بزانێ، یان بۆ نمونە تاکی ئێمە وەکڵێت تەداخلی هەموو شتەیەکە، هەر لە شتی ئاینی و سیاسی و کۆمەڵایەتی و فکری و ئەدەبی و ئەم شتانە. لە ئەوروپایە ئەگوترێت لەسبوون لە سەدا هەشتای ئایلەکانی ئەوروپی ئاگاداری ئەم پشێویانەی ڕۆژەڵاتی ناوەڕاست و تۆپباران و قاچپەڕینی تاک و مناڵ و مناڵێ بۆ من لە ژێر دار و پردووی خانوویەکە. ئایا تا ڕادەیە ئەم ئاڵۆزیە دەرونی و کۆمەڵایەتیە بەشێکی سەرەکی خەتای خۆمان نییە کە بۆنە دەرگای ئەم هەموو گرفتاری و چیرۆکە تراژیدی و هەر لە ڕێی فەیسبوک کۆمپیوتەر و تەلەڤیزیۆنەوە بەڕووی خۆماندا کردوتەوە، بەشێکی سەرەکی ئەم گرفتە پەیوەندی بە خۆمانەوە نییە؟ بەشێکی گەورەی پەیوەندی بە خۆمانەوە بابەتێکی پێوترێ ڕۆشنبیری خۆشگوزەرانی. ئەم ڕۆشنبیریە پەیوەندی بەوە نییە کە تۆ مرۆڤێکی دەوڵەمەنی، مرۆڤێکی هەژاری لە کۆمەلگایەکی دواکەوتووە ئاژی لە کۆمەلگایەکی ینی پێشکەوتووە ئاژی، بەشێکی پەیوەندی بە تاکە کەسەکان خۆیانەوە هەیە. بۆ نمونە ئێستا ڕۆشنبیریە کە تاکێکی ئەوروپی هەیەی بۆ تاموچێژوەرگرتن لە کاتەکانی بە ڕۆژە ئیش ئەکات، بە شەو قەناعەتی وایە کاتی ئیسراحەتە، ڕۆژی یەکشەمان کاتی پشوو چوونە ینی گەشت و سیاحەتە و هەر ئەو چالاکیە کۆمەڵایەتیانەی کە خۆیان ئەیکەن، لەبەرەوە ئامادە نییە کاتی شەوەکەی ببەخشێ بە سیرکردنی دیمەنێک کە ئیسراحەتی لێتێکەیە کە خەوی لێتێکەدات. ئەم ڕۆژ هیلاک بۆ شەو پێویستی بە ئیسراحەتەیە. ئەم سەقافەتە وای کردووەکە تاموچێژ لە ئیشەکەی وەرئەگرێت، تاموچێژ لە خەوەکەشی وەرئەگرێت، تاموچێژ لە گەشت و سەیرانەکەی وەرئەگرێت.
بەداخەوە خەڵکی لای خۆمان ئەم ڕۆشنبیری خۆشگوزەرانیەمان نییە. یعنی جاری وایە مرۆڤەکە خۆی گرفتارە نەخۆشی هەیە کەچی لە بەیانیەوە لە شەوە مەغریب حتاوەکو کاتی نووسن دانیشتۆ بە دیار هەواڵی ناخۆشەوە لەم دەستگای ڕاگەیاندن ئەیگۆڕێ بۆ ئەو لەم راپۆرتی ئازاردەر و ئازاربەخش ئەیگۆڕێ بۆ ئەو ئەگەڕێ بزانێت کام کەناڵ زیاتر زوومیان خاتە سەر کاولکاریەکان و مرۆڤ کوشتنەکان و بەدوای ئێتۆ خۆت لێرە گرفتاری بەدەست گرفتەکانی خۆتەوە ماڵ و مناڵەکەت گرفتارن ئەمڕۆ یا ئیشت نەبووە ئەوەنە ئیشە کردووە پڕووکاوی ئەم شەو پێویستت بە ئیسراحەتەیە لەبەر ئەوە پێویستت بەوە هەیە ڕۆشنبیریەکە هەبێت تا بتوانانی خۆشگوزەرانی بۆ خۆت خۆشگوزەرانی ینی وتم هەمووی پەیوەندی بە لایەنی مادیەوە نیە دروست بکەیت لێرەدا ئێمە خۆمان بەرپرسیارین یعنی کێ زۆری لە من کردووە کە لە شوێکە سەیری دەنەشرەی خەبەر بکەم کە هیچی وشەیەکی ئاسوودەبەخشی بۆ منتیانە کێ زۆری لە من کردووە کە بێت ئەبێ سەیری فلیمێکی توندوتیژی بکەیت کە زیاتر دڵ و دەرونی من عزێتەیە کێ زۆر لە من و تۆ ئەکات بۆ ئەوەی لە ئەنتەرنێتەکەمان سێرچی ئەو لە قوتاتانە بکەین کە مرۆڤ بە خەیاڵیش بیری لێ نەکاتەوە باشە ینی نەیە بە خەیاڵیشە ئەوە ناڕەحەت و ئەمان بەڵام ئەوەندە ناڕەحەتیمان بینیوە ئەوەندە ژیانی ڕۆژانەمان لەگەڵ قسەی ناخۆش و خەبەری ناخۆش و دیمەنی بێزرا و ئەمانە وا هەست ئەەکەین کە ئەمە ئەسڵە لە ژیانی ئێمە و ئەبێمە ڕۆژانە مامەڵە لەگەڵم وا هەستەکەین بۆ بەشێک زۆر جار لە مەجلیسا قساکەین لەگەڵ خەڵکاڵم بۆ سەیری تەلەڤیزیۆن ئەگەن ئەڵێ چی بکەم ئاخر دابنیشی بخەوی زۆر باشترە لەوەی سەیری شتی خراپ بکەی شتی خراپ بەواتە کۆمەڵایەتەکەی ناڵم شتی خراپ ئەوەیە کە تۆ نانێکت خواردووە ئێوارە نانێکی ئیسراحەتت خواردووە لە ماڵەوە ئەمە سەقافی خۆشگوزەرانیە خوا کردوێتەوە ئێوارە نانێکی خۆشانەی و پێکەنین و لەگەڵ ماڵ و مناڵە و لەژێر هیچ فشار و زەختێکی دەرونیانین و تۆزە لە بارودۆخەکە دوور کەوتوتەوە لەم حاڵەتا چ پێویستەکە بگەڕێ یەک دوو سێ چوار بزانم بەشک و هەواڵێکی ناخۆش ببیستم ئەو نانەشی کە خواردوتە ئەویشت بە گیان ناکەوێت ئەو دوو پێکەنینەشی کە لەگەڵ ماڵ و مناڵت هەبوو ئەویشت بە ئیسراحەت ناکەوێت نەکرەمە لەمەش خراپتە جاری وایە شەڕ لەگەڵ چواردەورەکەمانەکەن کە پێکەنیوین لە پێناوی ئەوەی کە گوێ بێدەنگ بین بۆی گوێ لە هەواڵێکی ناخۆش بکرین بۆی دیمەنێکی مرۆڤ کوشتن ببینین بۆ دیمەنێکی کاولکردنی ئاوەدانیەک ببینین ئەمە پەیوەندی بە ڕۆشنبیری تاکە کەسیەوە هەیە ئەم ڕۆشنبیریە لە لای ئێمە بەداخەوە کەمە لە کاتێکا پێویست ئەکا لە ڕاستیە من ئەگەر لە شەو ڕۆژەکە 16 سەعات مرتاح بم ئاسوودە بم خۆشگوزەران بم هیچ فشارێکی دەرونیم لەسەر نەبێ گرفتم نەبێ زۆر ئاسایە نیو سەعات کاتەیەم بە سیرکردنی ئەم دیمەنە ناڕەحەتانە چونکە ئەگەر ئەم نیو سەعاتە 2 سەعاتیش لە خۆشیەکەم ببا هێشتا 14 سەعاتم بۆ ئەمێنێتەوە بەڵام ئەگەر من 14 سەعاتی ڕۆژ خەریکی ناڕەحەتی بم ئەو کاتە بێنم بە سیرکردنی هەواڵی ناخۆش و بە گفتوگۆکردن لەگەڵ ناخۆشیەکانە دوو دانە ئەوەندەی ئەوەی کە ناڕەحەت بووم دەرونی خۆم عزێت بە مۆچ مرۆڤێک دەرەچم نەخەومان خەوە نەخەوبینی حتا خەوبینینی خۆشیش تەماشاکەی ئێستا نەماوە جاران زۆر خۆش بوو لە مەجلیسەکانە خەو دەبینی ئێستا خەوبینینی خۆشیش نەماوە بۆ چونکە ڕۆژ تا ئێوارە خەریکی خۆ عزێتدانین ڕۆژ تا ئێوارە خەریکی عزێتدانی مێشکمانین ڕۆژ تا ئێوارە خەریکی هیلاکردنی گوێچکەمانین هیلاکردنی چاومانین بەبینینی ئەم دیمەنانەوە ئەگەر 100 ساڵی تر تاکی کوردی و خێزانی کوردی سەیری ئەم دیمەنە ناڕەحەتانە بکەن هیچیان بە هیچ نابێت چونکە تۆ مجرد وەرگری لە بەرامبەر بابەتانە ئەمە گریمان تەلەڤیزیۆن نیە خراپتر لەوە فێری ئەو بوون کە خۆمان ئەگەر تەلەڤیزیۆنیشمان دەست نەکەوت لە شوێنێکە لەگەڵ بەیەک ئەگەین ئادەی تەماشاکە بیستت ئەمڕۆ سیارەیە وەرگەڕا بەجارێ حەوتی تیامرد ئێ باشە بۆ ئەم هەواڵە ئەکەیتە دەستپێکی بەیەگەشتن لەگەڵ کەسێکی خۆشەویستە ئەمە نیشانەوەی ڕۆشنبیری خۆشگوزەرانی و تام و چێژوەرگرتن لە کاتن نییە بۆ ئەم فشارە دەرونیە دروست ئەەکەی بۆ ئەم بەرامبەرە لۆچە پێش تۆ ناڕەحەت بوو بێستا حەسکات تۆ ببینێ دوو قسەی خۆش لەگەڵا بکات بۆ بەم هەواڵە دەست پێ ئەەکەی یعنی وای لێ هاتووە بەردەوام تاکەکانیشمان بە هەواڵە ناخۆشەکان چییە ینی بۆ نمونە ئێمە کە بە یەک ئەگەین ئەوەندەی کە هەوڵ ئەدەین شتە سەر سوڕهێنەرەکان یاشتە تراژیدەکان بە یەکتر بگەێنین تەنانەت لەوەچێ زۆجا سەلام و محبەت و پێکەنینەکانیشمان لەبیرە چێتەوە یەکسە بۆ هەواڵ ناخۆشەکە بە بەرامبەر دەین ئایا ئەمە کاریگەری دەروون ئاڵۆزی خۆمان یا کاریگەری بۆ میدیا و هەواڵە تراژیدیەکانی میدیایە لەسەرمان ئێمە گەورەبووینەوە ئەو بارودۆخین کە بەشێکی میدیا دروستی کردو بەشێکی ژیانی ڕابردووی ئەم میلەتە خۆی دروستی کردو ینی تۆ ئەگەر تەسەور کە لە 100 ساڵ لەمەوە پێشەوە ئەم میلەتەی ئێمە بە قۆناغێکی جێگیربوون و سەقامگیری دەرونی و کۆمەڵایەتی و ئابووریا تێنەپەڕیوە قۆناغ دوای قۆناغ شۆڕشی واضحە کە خوێنی تایە شۆڕش دەربەدەری تایە شۆڕش نائارامی تایە شۆڕش ترسی تایە یعنی لە 100 ساڵە تاکی کوردی لە بارودۆخێکی لە مەنجاڵێکە ئەکوڵێ لە تەنورێکە گەورە ئەبین
بۆیە هەمومان هەڵ ئەچین هەمومان وای لێ هاتووە ئاخر ئەو کەسانی کە مجرمن ئێمە زۆر جار لەوە چێ بیر بکەین و باشە کەسێکی مجرم چۆن دەستی ئەچێتە ئەوەی مرۆڤێکە کوشێ آخر ئەو لەگەڵ مرۆڤ کوشتنا گەورە بۆسە تاموچێژی لێوە ئەیگرێت بۆیە ئەتوانێ مرۆڤ بکوشێت مرۆڤێکی کە عەزێتی خۆی ئەیە یەکێک تلیاگە کێشێت تۆ لێرە گاڵتت بە عەقڵیە چۆن تلیاگە کێشێ ئادە وردە وردە لەگەڵ ئەو بابەتە ڕاهاتوە ئەگەر نەی کێشێ ئازار ئەچەژێ و بێتاقەت ئەبێ ئەم بارودۆخ و خۆ عەزێتدان و کاتی خۆ کوشتن و قسە ناخۆشانەی کە ئێمە بە بەردەوامی ئەیکەین لەگەڵ یەکترا بەشێکی گەورەی ئەوەیە لەم تەنورەی کوردستان و ئەم بارودۆخە ڕابردووەی شەڕی ئێران عێراق و پێش ئەوە شۆڕشەکانی کووردا ئێمە گەورە بووین ئەمە بەشێکێتی بەشەکەی تریشی ئەوەیە کە ئەگەر گریمان میلەت بەم قۆناغەیە تێپەڕی ئەو کاتە دەسەڵات من لە ڕۆسیاسیەکە قسە ناکەم بەس لەم ڕۆی کە پەیوەندی بە دەروونەوەیە دەسەڵات و دەستگاکانی ڕاگەاندن ئەبێ بڕێک ڕەحمیان بەم خەڵکە هیلاک و ماندووە هەبێ بیحەوێننەوە ئەو کات تۆ میلەتێکی شۆڕژیە ڕووماندوو بوو عەزێت کێش و خاوەن شەهید و خاوەن ئەنفال و خاوەن چی و خاوەن چی تراژیدی هەموو ئەمەتەیە چی ئەەکەی بۆ ئەوەی پارسەنگی لانی دەرونی ئەم هەموو خاوەن شەهید و کوڕ شەهید و دایک شەهید و باوک شەهید دەبیتەوە گیرفانی ئەو خەڵکە بەتاڵە چی ئەەکەی بۆ ئەوەی لایانی دەرونی ئاسوودە بێ ئەمە مەسئولیەتێکی گەورەیە ئەکەوێتە سەر دەسەڵات و حکوومەت کە شعوریان هەبێ شعور بە بارودۆخی ناڕەحەتی خەڵک بکەن ئەو کات چی ئاسوودەیی بە میلەتەکەیان ئەبەخشێ بۆ پارسەنگی ئەم حاڵەتە بێ بیکەن دەستگای ڕاگەیاندنیش بە هەمان شێوە مەسئولیەتێکی قورسی ئەکەوێتە سەرشان لەم ڕوانگەوە یعنی تۆ دەنەشرەی هەواڵت هەیە لەم دەنەشرەیە لە 190 ناخۆشە بۆ میلەت لە 190 بەلایانی کەمەوە ئەگەر دیمەنەکەش ئازارن نەیە قسەکان گومانت بۆ دروستەکە فلان لایەن سەیری سەردانی فلان لایەنی کرد یەکسەر تۆ گومانت بۆ بۆچی کردیان فلان دەوڵەت فلان شتی کرد فلان علاقاتی دیبلۆماسیە بوو هەمووی گومانە بۆ تۆ هەمووی معاملە بە ژیانی تۆوەکە لەم حاڵەتە دەستگای ڕاگەیاندن بۆ کەمکردنەوەی فشاری دەرونی بەهۆی ئەو تونوتیژێ کە کۆمەڵگای کوردی تیاژی ئەبێ پارسەنگ بۆ ئەمە بکە بەرنامەی هەبێ بەرنامەی کۆمەڵایەتی هەبێ بەرنامەی تەرفیهی هەبێ لە بەرنامەی سیاسیە پارسەنگی ئەم حاڵەتانە ڕابگرێ یعنی صراع و ململانێ نەبێت لەسەر سەبقی خەبەری سیاسی و کێ زووتر هەواڵەکە بڵاوکاتەوە کێ زووتر دەست و قاچە پەڕیوەکە بڵاوکاتەوە ئەبێ مسابقە و پێشبڕکێکە بۆ ئەوە بێ کێ بتوانێت لەگەڵ گۆگەیاندنی ئەم هەواڵانە پارسەنگێک دروستکە کە میلەتەکە نەفەوتێ کە میلەتەکە ئەوەنەی تر شەکەت نەبێ کە میلەتەکە ئەوەنەی تر بێزار نەبێ کە بەداخەوە زۆر بەداخەوە بە دەگمەنم حاڵەتە هەستپێیەکەی لە ڕاگەیاندنی کوردیا کە جای ترەمە جاری وایە بە فلیم ئەبێ ئینتاجەکە خۆت بیکەی میلەتێکی کە دڵسۆزی ئێمە نییە فلیمێکمان بۆ بکات کە تێمان بگەینێ بۆ دڵمان ناخۆشە تێمان بگەینێ بۆ باری دێنە سەر هەر جۆرە درامایانە مامۆستا تارێ بەڵام جەنابەت ئاماژت بەوەدا کە ئێمە لە نێو تەنوریەکان پێگوتێت تەنوری کوردستان بەڵام ئێمە ئێستا وەکوڵێت تەجاوزمان کردووە گڕی ئاگری بۆ منە وڵاتانی دراوسێ حتا بۆ منە وڵاتێکی دوورمان بۆ ئێهێنن ئەمە موسڵمان ئەسووتێن و ئەمە نازام چی ئەکرێ ئێمە تەنانەت کوشتەی تەنوری وڵاتانی تریشین چۆن بۆ منە ئێمە هێندە خۆمان بە دڵسۆزی ئەم هەموو مرۆڤایەتی ئەزانین ئەبێ خەم بۆ ئەو پەڕی بەشەریەت و ئەو پەڕی مرۆڤایەتی بخۆین ئایا ئەرکی ئێمەیە بۆ منە لە پێناو نازانم هاوسۆزی بۆ کەسێکی تر دەرونی خۆمان هێندە ئازار و مشەوەژ و نازانم سەخلەت بکەین مامۆستایەکی بەڕست قسەیەکی جوانی کرد وتی ئەبێ جیاوازی لە بینی دوو دەستەوە ئاژایە بکەین ئەوەی کە خەم بخۆین ئەوەی کە خەم بمان خوات ئەمەی کە مرۆڤێک هاوشعور و هاوهەستە لەگەڵ تەواوی مرۆڤایەتیان نەک بە گەلانی مسلمانەوە هەر کەسێک لە هەموو دنیایەکە لە هەر شوێنێکی دنیا بمرێ من پێم ناخۆشە بەس دانانیشم خەم و خەفەت بەمەوە بخۆم دانانیشم ژیانی خۆم تەدمیر کەم وەڵا فلان کەس بگرین بە دیارە ئەوە کە فلان کەس لەشوە چونکە ئەم گریانە چی لە من ئەگۆڕێت چی لە ئازارەکانی ئەو کەم ئەکاتەوە ئەی بۆ پند لەوە وەرناگرم بۆ ئەو تووشی ئەو بەڵاو موسیبەتە بوو بۆ خۆم لەم حاڵەتە دوورخەمەوە هاوسۆزی و هاوشعوری و هاوهەستی جایە لەوەی کە ببینە کۆمەلگایەکی خەمۆک ببینە بە ناوی دڵسۆزیەوە بە ناوی هاوشعوریەوە بە ناوی هاودینیەوە بە ناوی هاونیشتیمانیەوە ئەمانە بابەتێکە بەڕاستی سەقافەی خۆشگوزەرانی و سەقافەی ئەسڵەن ژیانی سروشتی ئەوە ئەخوازێک کە تۆ بزانی تا چه ئاستێک من کۆمەلگاکەم هەمووی برسیە دا ئەنیشم ڕۆژ تاوارە ئەگریم چ قیمەتێکی هەیە ئەو کاتە بۆ برسێتیەکەم ئاڵۆزبوونی دەرونیشم ئیزافە ئەبێت ئەو بەشەی کە بەشی ئینسانیەتە هەر عەزابە چەژین بمانەوێ نەمانەوێ وانە نابێ دڵەمان ڕق بێت نابێ مرۆڤێکی بێ هەست بین نابێت هەڵوێستێکمان نەبێت بەڵام ئەوە ناگەێنێ من موسڵمانێک لەو پەڕی دنیا یا کەسێکی تر لەو پەڕی دنیا ئاگرەکرێ بەسەریا لێرەوە من هەفتەیەکی ئیسراحەت نەکەم ئەمڕۆ دنیاکە وای لێ هاتووە ئەمە ئاگاداری هەموو کەسێکین لەسەر زەویە
جا هەر بەیانی خۆر نەکەوتووە 100 کەس سەر بڕاوە من دانیشم بە دیار خەم و خەفەت خواردنی ئەمانەوە لەبەرەوە شتێکی زۆر زۆر بێمانە یەک خەمم هەیە کە ئەویش هەموو مرۆڤایەتی لەوە بازنێکی دەستکە هەموو خەڵکی مسلمان و مەزلوم و مستەملێکراو بە برا و بە خوشک و بە کەسی خۆم ئەناسم پڕ بەدڵ پێم ناخۆشە هەڵوێستی ئیجابی ئەوەیە چیم پێەکرێ پشتیوانی لە زۆڵم ناکەم چیم پێکرێ دوعاکەم خواستەمیان لەسەر هەڵگرێ بە ژیانی خۆم تەدمیر ناکەم بۆ خەم و خەفەت خواردن بەوە بۆ کەسە نزیکەکانمان لە کوردستان شتەکە ئەگۆڕێ ئەمە کەسی خۆمە ئەمە لێرێ دەسم ئەیگاتێ لەوە چه قسەم بیگاتێ بەڵام مرۆڤێکی ستەم لێکرا و چەساوە لەو پەڕی دنیا قسەی من نایگاتێ تا دڵنەوەیکەم هەڵوێستی منیش بۆ ئەو هیچ سوودێکی نییە لەبەرەوە تەنها لە دوورەوە پێم ناخۆشە بەس بۆ کوردستانی خۆمان نییە هەڵوێستی من کاریگەری لەسەر کەمکردنەوەی ستەمەکە و هەڵگرتنی بارە دەرونەکەی ئەو هەیە قسەکانی من تەسیری لەسەر ئەو هەیە علاقاتە کۆمەڵایەتەکانت تەسیری لەسەر ئەو هەیە هەر بە شێوەیەکی کردداری ئەتوانی بڕۆی بۆ لای ئەو کەسە و ئەو کەسێک کە ئەتوانێت یارمەتی بە لەبەر ئەوە جاری وا هەیە ئەمە لەسەر ئاستی خێزانیش ئەڵەن فلان کەس مامە خەمەیە خەم کوشتوێتی زەحمەت نەبێ بۆ بێ خەم بمان کوشە یەک ژیانەتێ لەو ژیانە ئیشکە لەو ژیانە تێبکۆشە لەو ژیانە باجێ دەستت دیار بێ ئەگەر مسلمانان لە درێژایی مێژووا بە دیار خەم و خەفەتەوە دابنیشنایە ئەوە سەرکەوتنیان بەدەست نایەنە بۆ مەرحەلە هەبوو مسلمان تیا برسی نەبێ بۆ مەرحەلە هەبووە کە کۆمەڵگاتیایە پەشێوی و قەتڵ و عام و فلان و فیساریتیان نەبوو بێ لەبەر ئەوە ئێمە نابێت بە دیار ئەم بارودۆخانەوە دانیشین گریمان کۆمەڵگاکەمان لەناو تەنورێکایە خۆ نابێت لەم تەنورە تۆزە ساردی بۆ خۆمان بدۆزینەوە ڕاستە بۆ لەناو ئەم تەنورە منش گڕی پێوە بنێم کۆمەڵگاکە من ناڕەحەتە ئێستا بەس محاولەکەم لە ماڵەکەی خۆمە ئێستا چۆن ئەڵێ دیواری خان و هاتووە ئازل لە ساردی و گەرمیە پارێزێ ئازلێک ڕووپۆشێک بۆ خانەکەم دروستەکەم هیچ نەبێ با لەگەڵ ماڵ و مناڵەکەمە دڵم خۆش بێ با جەوێکی خۆش لە ناو ماڵ و مناڵی خۆمان دروست بکەم با خۆم بپارێزم لە تەماشاکردنی ئەو دیمەنانە با کاریگەری ئەو شانە لەسەر خێزانەکەی خۆم کەم بکەمەوە و بە تایبەتیش ئەو کەسانی مەسئولەتی خێزانیان لەسەر شانە یعنی ئێمە ناچارین وەک باوک بیرکردنەوەمان جیاواز بێت دیمەنی جوان هەڵبژێرین کاتی ئیسراحەت هەڵبژێرین مێشک سافی هەڵبژێرین چونکە مناڵێکەیە چاوەڕێ دەموچاوی منەکە حەزەکە دەموچاوی من زەردەخەنەی تیابێ حەز ناکە باوچێکی من ڕوومۆج ببینێ حەز ناکە باوچێکی بە خەفەتاوی ببینێ حەز ناکە باوچێ بینە دایم هاواری لێ هەڵەسێ حەز ناکە باوکی ببینێ یەک مانگە قسەیەکی خۆشی لێ نەبیستووە لەبەرەوە ئەگەر خۆشم هەستکەم پێویستە من قسەیە بکەم کە زبر بێ ناڕەحەت بێ باسی بارودۆخ بێ نەقڵکردنی وێنێ بێ ئەبێ ئاگام لەوە بێ مناڵێکم هەیە کە ئەو پێویست ناکە ئەم کەلیماتانە ببیستێت هاوسەرێکت هەیە کە پێویستی بەوە هەیە کە تۆ میهرەبان بی لەگەڵیان جا باشە من سەیری دیمەنی ناشرین کەم و کەلیماتی ناخۆش ببیستم و مەجالیسەکانم هەمووی باسی شەڕ و کوشتی و بڕی و دزی و خواردی و فلان و فیساری کرد چۆن ئەتوانم بێمەوە بۆ لای ئەم ئاڵ و منداڵی خۆم و بەخۆشی پێکەوە زۆر باشە مامۆستا تارە باست لە ئەرکی باو کرد لە نێو ماڵدا کە چۆن بۆمنە وا بکات دەرونی خۆی ئارام ڕاگرێەوە دەرونی ئەوانشی کە وەکۆل ئەم بەرپرسە لێیان کاتێکە باوک لە بازاردا لە شوێنی کار و کەسابەتیا لەو کایەی کە تایە ڕۆژانە ژیان بەسەرە بە بەرەو ماڵەوە دەگەڕێتەوە وەکو لە دەرگا ئەکرێتەوە خێزانی بەرەو پیری دێ لەوچێ کۆمەڵێ خەم و موسیبەت و نەبوونی و یان کۆمەڵێ کشتی شکا و ئەم شتانەی بڕوا هەڵە ڕێژێ و پیاوەکەش ئەو خەم و موسیبەت و نەبوونی و بێ ئیشێکە ئەو ڕۆژە تووشی بووە وەکو هاڵاوێکی گەرم وەکو کێشەیەک بەڕووی خێزانەکە دای ئەبارێنێت چۆن بۆ منە ئەم دوو ڕەتفعلە ئەم دوو کاردانەوە یان ئەم دوو پەیامگەیاندنەی هەردوو لە وا بکەن کە دەرونیان ئارام بمێنێ و کاریگەری نەبێت لەسەر ماڵ و لەسەر منداڵەکان کاتێککە بازار ینی کەسابەتکردن زۆر سەختە بێ بازرگانی سەرکەوتو ئەو کەسێ لەو حاڵەتەیە بتوانێت تیجارەت و بازرگانی خۆی بکات لە بارودۆخی ناهەموار و پڕ لە خەم و خەفەتە ئازایەتی و گەورەی بریتێ لەوەی تۆ لەو کاتەیە بتوانی خۆت ینی دەواازەیەک بۆ ئاسوودەی و بۆ ئەمانە بدۆزیتەوە ئەمڕۆ لە هەموو ڕۆژێک زیاتر سەختترە پیا و ئافرەت دەتوانن ئەمە بکەن وەک واقع سەختە بەڵام لەناو ئەم سەختیەشە هێشتا دەیان و سەدان خێزان هەن کە بەم جۆرەی جەنابەت ئەڵەی مامەڵاکەن باوکەکە ناڕەحەتە ناڕەحەتەکەی خۆی لە دوکان بەجێ ئەڵێ بۆ چونکە بیرکردنەوەکەی ئەمە ئەڵێ گریمان بردمەوە بۆ ماڵ چیم دەسەکەیە خێزانەکە دەتوانێت قەرەبووی بۆ بکاتەوە مناڵەکانی کە قوربانی بارودۆخەکەن ئەتوانن دڵی باوکیان خۆشکەن ناتوانن ئەی کە ناتوانن معقول و منطقیە کە ئەم باوکە ئەمڕۆ لە ماڵ نەبوو ئێوارەیەتەوە خەم و خەفەتەکانیش بێنێتەوە بۆ مناڵەکانی شتێکی معقول و منطقینە ئەبێ بەزەی بەخۆی بێتەوە هەر لەبەر خۆی خۆتت خۆشەوێ محاولە بکە شتە خراپەکانی بازار و سەر ئیش و دام و دەستگاکەت و هەرچیەکەکەی بە ڕۆژە بەجێ بێڵەمەی هێڵەرەوە بە نیسبەتی ئافرەتیشەوە
ئەبێ هەمان تەسەوری هەبێ تۆ ئەگەر ناڕەحەتیت پێویستت بۆ هەیە مێردێکی ئیسراحەت لە تەنیشتا بێ بۆ یارمەتیت بە تۆ ئەگەر ئەمڕۆ بێزار بووی پێویستە بەوە هەیە کەسێکی دەروون ئارام ئەگەر خۆت مناڵەکان ناڕەحەت کردویت و مێردەکەشی هاتەوە ئەویش ناڕەحەتکەی ئەو کاتە دوو مرۆڤی ناڕەحەت لە ماڵێکان ناتوانن ئیسراحەت و ئاسوودەیی بدۆزنەوە ئەبێ وا بیر بکاتەوە ئەگەر من ناڕەحەتم با ناڕەحەتەکان نێم بەسەر و چاوی ئەوە بۆ ئەو ببێتە یارمەتی دەری من و بە هەردووکمان کەش و هەوای خێزان خۆشکەینەوە نەک ئەو بە ناڕەحەتی بێتەوە و ئەمیش مناڵەکان بڕێک ناڕەحەتیان کردو و ئەم دوانە لە مووقیفی بەیەکگەیشتنا کە پێویستە ئاستوو دەبن و ڕێز لە یەکتر بگرن لەو کاتە خەموو ئەو ئەو لەگەڵ هاتەوە نازانن چەنە ناڕەحەتم و پشتم شکاوە و لە پێناوی ئەوە وامان لێ هاتو کاکە دەست خۆش بێ بەس ئەم بۆڵە بۆم لەم سەرەتای هاتنەوە مەکەی مووقیفی ئەوەیە مناڵەکەی بەرەو ڕووی هاتو ئابرۆرە ئەو لاوە نازانی باوکت چ وەزعێکی هەیە ئەو چوزانێت تۆ چ وەزعەکەت هەیە باشە هاوسەرەکەشی تەماشاکەی لە جاتەوەی پێشوازی بکە و ماڵە ئاوا بێ و لەشی ساغ بێ و لە پێناوی ئێمە عەزێتە کێشی ئەوش هەر لە دەرگاوە هاتەوە تۆ بۆ خۆ دەچیتە دەرەوە نازانی من چ وەزعێکم لە ماڵەوە هەیە ڕۆحم دەرهاتوە ڕیخۆڵم بەدەست مناڵەکانی تۆ دەرهاتووە یا حەد ڕاستەوخۆڵێ برنج نەما و ڕۆژ ئەمە چییە ئەم دوانە نازانن بشین نازانن کەسابەتی بەختەوەری بکەن نازانن کەسابەتی هەڵگرتنی فشارەکە دەرونیەکان لەسەر خۆیان بکەن بەعکسەوە من کە ناڕەحەتم پێویستم بۆ تۆزێکی ئیسراحەت وەربگرم ئەم هەموو سەیرانە ئیکەین لە پێناوی چیایە ئەو هەموو خوازێدانە ئیکەین لە پێناوی ئەم ئیسراحەتە دەم ئیسراحەتە بڕێک لە سەقافەی خۆشگوزەرانی و گەڕان بە دوای بەختەوەری ئاوێ ئەمەش کەس بە زۆر کەس وا لێ ناکات لە دەستی دەرچێت و کەسیش بە زۆر ناتوانێت بیسەپێنە بەسەر خێزانێکا ژن و مێردێکا کە بتوانن ئەم ئاسوودەیە بۆ خۆیان دروستکەن ئەبێ خۆیان بە زەیان بە خۆیان نابێتەوە چونکە بەرگە ناگرن ئەو هەموو بۆ یاخی قژەی لە بازار ڕائەفرۆشێ و ئەو هەموو میکیاجە و ئەو هەموو تەجمیلە خۆمە بەشێکی پەیوەندی بۆ هەیە کە دەم و چاوی ناشرین بەشێکی گەورەی پەیوەندی بۆ هەیە کە ئەوەنەی خەموو خەفەت خواردو ئەوەنە قسەی ناخۆشی کردو دەم و چاوی چرچ و لۆج بووە هەمووی قژی سپی بووە مەجلیسی ئیسراحەتی نییە لەگەڵ بەیەکە بەعکسەوە وای لە هاتووە لە هەندێک مەجلیس ئەگەر قسەی خۆشکەی یەکسەر بێزارە بن یەک دقە قسەکە دەچێت بۆ تەوەرەیەکی ترکە خۆش بێ و دوور بێ لە بارودۆخەکە لەولاوە تەماشاکەی یەکسەر سەیری مۆبایلەکەیەکە و هەواڵێکی ناخۆشی بۆ لە فەیسبووکەکە بۆ ئەدۆزێتەوە بە کۆنتترۆلەکە وەک ئەوەی کە هەمومان قەناز بین بە دوای خۆشی و ئاسوودەی یا بگەڕێن لە هەر شوێنێک بینیمان مەجلیسی مسلمانانیشدا تا ڕادەیە من بە مطلقی ناڵێم ئەگەر مەجلیسێ قسەی خۆش و قسەی شەرعی و پێکەنین و دەم بە خەندە و گێڕانەوەی چیرۆکی ڕابردوو ئەمانەی تیابێت تا ڕادێ لەوە چێ گومانت لە ئیمانی کەسی گێڕەرەوە هەبێ بەڵام ئەگەر باسی شەڕ و کوشتار و قاچپەڕین و خەم و بەخشینەوە و خەم خواردن و ئەمانە بێ لەوە چێت تۆ بە کەسێکی دەروون ئارام یام تا ڕادێ وە ئەزانی ئەم کەسێکی زۆر متەقیە جەنابە دەست بە من ناکەی تا ڕادێ لە نێو مەجلیسەکانە ئەمەش زاڵ بۆ بەسەرمانە کۆمەڵێ نەخۆشی هەیە نەخۆشی کۆمەلگای تر علاقی بەسەر نوێشکەر و نوێژنەکەر و ملتەزیم و ناملتەزیم و ئەمانەوە نیە هەمومان کوڕی ئەم کۆمەلگاین لە هەندێک بارودۆخ و حاڵەتە بەڵام هەر کەسێ گومانی هەبوو لە دینی کەسێکەوە ئاسوودە بێ و بە دوای ئاسوودەیە بگەڕێ بێت تۆش گومانی لە عەقڵی ئەم نەفەرە هەبێ دیارە عاقڵ نییە بۆیە گومانی لەوە هەیە ئەدەی لەکوێ خواوتوێتی تۆ دایم بە دوای خەم و خەفەتا بگەڕێ خوا بۆ عەزەمەتەوە ئەو هەموو ملیارات جوانی لەو دنیا دروست کردووە سەدان ئاەتی شێناوە و ئەللا تەخاف وەلا تەحزەن نەخەم خۆن هەر هەموو ژیانی ئەبەخشی لە پێناوی خۆشیە کە بەهەشتا ینی لە نەتیجا تۆ بۆ خۆشی هەوڵ ئەی لە نەتیجا بۆ ئاسوودەی هەوڵ ئەی لە نەتیجا بۆ نەمری هەوڵ ئەی و خوای گەورە ئینسانی دروست کردو و لە ڕۆحی خۆی کردووە بەبەریا خوایەک کە خۆشی ئەوێت کە جوانی بەخشیەوە بە هەموو شتێک ئێمە بۆ دائیم ئەگەڕێن بە دوای شتە ناخۆشەکانە باسەکە لە چێ باسەکە لەوەیە کە قوربانین بەس ئەم قوربانیەتێ بێ خۆت ڕزگارکەی هەمومان قوربانی ئەو سەردەم و ئەو بارودۆخە و ئەو ڕاگەیاندن و ئەو شەڕ و ئەو بابەتانن بەس بە کەسی نوێشکەر و نانوێژ نەکەرەوە بە هەموو تاکی کۆمەلگاوە چەندمان پێکرێ با ڕاکەین ناتوانین بچین بۆ خارج بەس ئەتوانم لە دەست تەلەڤیزیۆن ڕاکەم ئەتوانم لە دەست هەواڵەکانی ئەنتەرنێت ئەتوانم لە دەست سێرچی فلیمی ئیزعاجکەر و سەربڕین و فلان و فیسار یعنی وای لێ هاتبوو داعشێک کەسێکی سەر ئەبڕی ماڵ نەبوو لەم کۆمەلگایە سەیری خوێن ڕشنەکەی نەکەن تەنها تۆ حیوانە بێت سەیری ئەوش نابێت لە هەموو تەمەنێکا سەیری بکەی کاتێکە سەر ئەبڕێت ئەوش بێت لە قەسابخانەیە سەر ببڕێ ئەم سەقافەتی گەڕان بە دوای خۆ عەزێتدانەیە لە ناوم کۆمەلگای ئەمەیە دروست بووە کێ دروستی کرد ئەمە بێ خۆتی لێ دەرباسکەی ئەگەر خەڵک نایە من ڕزگارکە منە بێ خۆم بیر لە ژیانی خۆمەکەمەوە مناڵێکم ێ بێ پێکەنم لەگەڵێ نامەوێ ببێتە قوربانی خۆشم هیلاکم پێویستم بە ئیسراحەتەیە جائیتر تەلەڤیزیۆن ڕەحم بە من ناکات
بەس من خۆم ڕەحم بە خۆمەکەم پیاوانەی کوژێنمەوە ئەڵم کەواتە تۆ ئەگەر تا ڕادەی خۆت کەوتبێتێ نێو ئەم تەنورە ئاگرینەوە کاتێک کە بۆ زۆر جار باوکەکان هێندە سەقافەتێکی وانەیە کە هەندێک لە باوکەکان کە جگەرەکێشن بۆ ئەوەی تەندروستی نێو ماڵ و منداڵەکانی بپارێز ئەچێت لە حەوشەکە بۆ جگەرەکێکیش ئەبێ کاتێک کە خەم و موسیبەت و ئازار و نەبوونی کەسابەتێکی شەبەیان بۆ حەزی لە هەواڵی تراژیدی و مەرگهێنەر و خەمهێنەر بێ ئەبێ ئەو کاتە بۆونە شوێنی خۆخاڵیکردنەوە یان بۆونە شوێنی پڕکردنی دەوین لێم خەم و ئازارە بێ ئەو کاتەش جیا بێ و ماڵ و مناڵەکەشی بەم ئاگرە زۆر شتێکی جوانە زۆر ینی ئەو پیاوەی کە لە دەرەوەیە تا ئێوارە هەر دە کەسە بینێ کە حەزیان وەکو ئەم لە هەواڵی ناخۆش بێ لەوێ هەواڵە ناخۆشەکانی خۆی باسکات ئاساییە لە شەو ڕۆژەکە با نەشرەیەکی هەواڵ سیر کات چونکە کوڕی ئەم کۆمەلگای نەبێ بزانین چی ئەگوزەرێ بەڵام 10 سیر مەکە 15 سیر مەکە لە سەعات سەری سەعات لە فلان کەناڵ و لە سەعات و چارەک لە فلان کەڵان و لە نیو لە فلان کەناڵ هەر هەمووشی هەر یەک شتت بۆڵێت و هەمووشی هەر ئازارت دەیە ئەوە زۆر باشە ئەتوانێت و کاتە هەڵبژێرە بۆ سیرکردنی هەواڵەکان کە مناڵەکان خەریکی چەرەس خواردنە بابچە خەم و خەفەتی خۆی بخوا و دیمەنی ناشرین ببینێ و وێنەی عەزێت دەر ببینێ و بڕۆ بە خێراتی و جاری واشەیە ئەکرێ ئەم بابەتە بکرێ بە بابەتێکی پەروەردەیی بۆ مناڵەکان پێیان بڵێ ئەو دیمەنەی کە سەیری ئەگەین باش وایە من لەبەر ئەوەی کە ئیشەکەم ڕەبتی بۆیە بازرگانیەکەم پەیوەندی بۆیە مەعاشەکەم پەیوەندی بۆیە فڵان پەیوەندی ناچارین شتێک بزانین بەڵام ئەمە شتێکی باش نییە و من هەر ئەمە سیر ئەەکەم مناڵەکان ئێوەش محاولە بکەنەها ڕفتاری خراپ چه عزێتێک دروستەکە فەرمە وێنە ئێمە ئازارەیە بێ و کەسێک کە خۆی بۆتە قوربانی ئەو تونوتیژە چوەزایەکی هەبێ هەوڵ بنەوە کە گەورە بوون مرۆڤێکی ئینسان پەروەر بن دەستان نەچێتە عزێتدانی کەسەوە فەرمووی ئێمە سەیری و هەواڵەکەن هەموو ئەم خێزانە نانمان بۆ ناخورێ جاوەرە ئەگەر تۆ عزێتی ئەکرێت باوکی پەروەردەی دایکی پەروەردەی ئەو دیمەنەش کە سەیری ئەکات بکاتە بابەتێکی پەروەردەی بەڵام ئەم تەحمولە تقریبا تۆزێک کەمە لەناو ئێمەیە بەس لە هەر حاڵەتێکە زانی ناچارە با لەگەڵ مناڵەکانانە بێ زۆر با بۆن و بەرامەی ئەو هەواڵە ناخۆشانە بەسەر ئەوانە ڕوا تەسەورەکەی ینی باوکی وایە گوێی لێ نییە ناشیرینترین دیمەنی قاچ و دەستپەڕان و خەڵک سەربڕین و تەقینەوە پیشانی مناڵەکانیە ڕاستە ئێ باشە بۆ باوکی بەڕێز ئەماکەی بۆ ینی ئەمە چی بە مناڵی تۆ ئەگەیەنێت ئێمە حتاوە کۆش گەشتی نە 20 ساڵ ینی نەش مریشکیشان سەرە بڕی جاری وا بۆ ئەترسایی ئەمە باشترە لەوەی کە مرۆڤ لە تەنیشت تا سەر بۆ بڕێ و هەستن نەزۆڵە ئێمە لەوە چێت دایک و باوکمان بە منداڵی بۆی بمانکە نەخەو بۆ منە باسی دکتۆر کە هەر شتێک بە هەبوو یان پشیلە یان نازانیان وش شەو لەبان و کۆمەڵێشت ئەمە نەشمان بینی و هەر تەنا قسەیە بۆ بەرگوێمان کەوتەوە تا ئێستاش بۆ بە مۆتەکەی بە سەرمان چ جایەوەی کە ئەم منداڵە بۆ منە ئەم دیمەنی خوێن بەربوون و قاچپەڕین و سەربڕین لە داعش و ئەم دیمەنە تراژیدانە لەوە چێت سەدان جار زیاتر کاریگەری لەسەر دەرونی دروستەکە بە دڵنیاییەوە ئێستا ئەگەر سەر راپۆرتێک لەسەر ئەو کەسانی سەردانی پزیشکە دەرونیەکانەکەن و شوێنەکانەکەی هەستەکەی کە مناڵ چەند نەبووەتە قوربانی ئەم بارودۆخەنە هەموارە وە کە گەورە بن دەرئەکەوێت زیاتر ینی ئەم جیلەی مناڵ کە لەگەڵ دایک و باوکی سەیری ئەو هەواڵە ناخۆش و ئەو دیمەنە ناخۆش و ئەو گرتە و فلیمە پڕ لە توندوتی ژیانە ئەکا لێیان گەڕێ بە ئەمانە گەورە بن ئێمە زۆر دڵخۆش بووین ینی کاتێکە شەڕی ناوخۆ و پێش ئەوە بوو کە لە سەیتەریەکانەوە ئەڕۆژی من حەزەکەم ئەمە باسکەم ینی دڵخۆش بووم پێی ئەترسای لە سەیتەرەی کوردی هەوڵاتێت دراوسەکەی خۆت بوو لێ ئەترسای هەر داوای هەوێی لێ ئەکردی زیڕە دەکرد چونکە ناوچاوێک گەورەبووی شەڕی ناوخۆ بوو گەورەبووی ململانێ و سیراع بوو دوای ئەوە کە گۆڕانکاری هات و شەڕی ناوخۆ نەما و سەقافەیەکی پێکەوەژێن لەناو کۆمەڵگایە دروست بوو ئەم جیلە لە سەیتەریان نەمان کۆمەڵێکی گەنج هاتن کە گەورەبووی ناو شەڕی ناوخۆ و شەڕەکانی شاغ نەبوون کە داوای هەوێی لێەکردی ئەوی بێزەحمەت هەویەکەت هەستت بە ئاسوودەیی ئەکرد بۆ چونکە ئەمە گەورەبووی شەڕی ناوخۆ و ڕق و قین و یەکتر کوشتن نەبوو لە تەنیشتی ئەمەیات و هەستت بە ئاسوودەیی ئەکرد ئەم گەنجانە منداڵی ئێستش کاتێکە گەورەبووی ئەم بارودۆخەیە لەگەڵ دایک و باوکی سەیری ئەم هەموو دیمەنە و جووە لەم هەموو شتە ناخۆشە ئەگرێ و لە داخی دایک و باوکی ڕائەکە ئەم هەموو ئایپادە بەکارەهێنێ لە داخی تەلەڤیزیۆنە خوێناویەکەی ئەو تەماشاکە ئەچێ بۆ لای ڕەفیقی خراپ ئەمە لێی گەڕێبا گەورە بێ بزانە بێدڵ دەرەچێت بێڕۆح دەرەچێت و ئێستش هەستی پێکەن مناڵ ئێستا زۆر کەم باوکو دایکی خۆی خۆشەوە زۆر کەم بەزەیی بە باوکی ئاەتەوە لەگەڵەوەی ئەو هەموو پێدراوەشی دایک و باوکی ئێستا دا ئەوەنەی دایک و باوکی جاران
عزێتێکیشە لە پێناوی مناڵە لە جلوبەرگ و یاری و بەڵام لە شوێنێکی کەوە عزێتیاوە دڵی لێ سندۆتەوە بۆچی مێشکی لێ سندۆتەوە ئەم مناڵک ئەوەی کە ئەیبینێ ئەوەی کە سەیرێکە لە ئایپادەکەی لە موبایلەکەی باوکی لە تەلەڤیزیۆنی ماڵەکەیان هەمووی ئەو شتانەیە کە مناڵی لە مناڵە ئەبات ناسکی لە مناڵە ئەبات تام و چێژوەرگرتنە لە شمشێر تام و چێژوەرگرتنە لە قەناس و خەڵک کوشتن تام و چێژوەرگرتنە لەوەی کە هینێک ڕومانەیەک فڕێتە شوێنێکەوە بەجارێ دەکەس بەم لاو بەولایە ئەکەوێت ئەم مناڵە ناتوانێت ئیتر باوکی ینی میهرەبان بێ بەرامبەر بە باوکی ناتوانێت بێت جا ئەمە کە گەورە بێت خاوەنی دڵ نییە ئیتر خاوەنی هەست نییە بزانە عارف لە ینی عیرفان لە کۆمەلگای کوردیە بەردەوام مەولانا و مەولەویە و نالیە و مەحویە و فڵانە و فیسارە حتا لە شعر و لە ئەدەبیشە لەبەر ئەوەی ئەوان لە کۆمەلگایەکی هێمن و ئارامە بوون توانیان عیرفانیانە بێت توانیان شعرەکانی ئێسش ڕنگدانەوەی نەفسیەتی خەڵکەکەتە عارف هەر بۆ دروست نابێت عیرفانت هەر بۆ دروست نابێت لە کۆمەلگایەکێکە کە ئەوەی ئەیبیستێ خوێنە ئەوەی ئەیبینێ خوێنە ئەوەی مامەڵەی لەگەڵاگا خوێنە ئەوەی حەز ئەکا باسی کا تونند و تیژیە کاتە مامۆستا چۆن خۆمان ڕزگارکەین لەم ڕووبارە خوێنێت چۆن خۆمان گوێی خۆمان داخین لە ئاست ئەم هەموو هەواڵە پڕ لە تونند و تیژی و خەمهێنەر و مەرگێنەرە لەو تەلەڤیزیۆنە کوردی خۆمانە لە هەموو دقەیەکە شتێکی جوانی تایە کە سەیریکەی لەم کەناڵە نە لەو کەناڵ لەویان ترن نەویان لەبەرەوە دقە تێ ناپەڕێت کە ئەگەر کەسی عاشقی شادی بێت خەمی خۆی هەبێ خەمی ژیانی خۆی هەبێ احترامی کاتی خۆی دقە تێ ناپەڕێت کە شتێکی تیان نەبێت تۆ دڵخۆشکە بگەڕێ بە دوایە لەسەر وێنە ناشیرینەکە مەوەستا لەسەر ئازار بەخشەکە مەوەستا ئەمە ئەوەی بەشەی کە پەیوەندی بە تەلەڤیزیۆن و بە بابە لە ئەنتەرنێتەکەی خۆت و موبایلەکەت و بینەکەت ئەو پەیجانە ئەو فڵان کەسانی شت بە ئەوەی ئەسڵن ئەو دیمەنانی کە تیاتی لەسەری مەوەستا لەسەری مەوەستا بە نیسبەتی مناڵەکانتەوە محاولەکە تەلەڤیزیۆن کۆتایی پێبێنە لە دەونیویشەوە گریمان هەر سەیری شت ئەگەن سەیری شتێ بکە کە ئاسوودەی بێ شتێکی کۆمەڵایەتی بێ نەخێر گریمان شتی باشت دەست ناکەوێت لە بینی دوو خراپە ئەوەیان کە خراپی کەمتر هەڵی بژێرە خۆجاری وایە سیرکردنی هەواڵی درۆ و تێک دەرانە و عەزێت دەری دەرونی خەڵک کاریگەرەکەی زۆر خراپترە لەوەی کە مرۆڤ سەیری فیلمێکی فشقیاتەکە کە کاتەکەت بە فیڕۆ ئەڕوا بە فیڕۆ کاتەکەت بڕوا و تۆزێ پێ بکەنی باشترە لەوەی کە سەیری فیلمێک بکەیت و ڕقت لە خۆت و ڕقت لە ژیان و ڕقت لە ماڵ و مناڵ و کە سەیری مناڵەکانەکەی هەر لە خۆ گومانت بۆ ئایندەیان بۆ دروستە بێت چونکە ئەو دیمەنە دنیایەک ترس بۆ تۆ دروست ئەکات دنیایە گومان لە ئایندە و مستەقبەلی تۆ جات خوا فشقیات کەیت و پێکەنی باشتر نییە لەوەی ئەوە بکەی یعنی ئەگەر دوو خراپ هەبوو سەیری ئەوەی کەم کە کەمترین خراپەیە پێشمانەکرێ مەجالیسەکانی خۆمان تۆزێ خۆشکەین بە یەک ئەگەین یعنی ئەکرێشتی خۆش باسکەین ئەگەر ئەڵەی نازانم هەر ئەو موبایلەی کە ئێستا لە مەجلیسەکانە قسەی بڕێوین باوەڕکە 2000 شتی خۆشی تەیە کە منەڵێم دوو تۆ بڵێ 100,000 کە بە یەک ئەگەین نوکتەیەکی خۆشە قسەیەکی خۆشە هەواڵێکی خۆشە زانیاریەکی بەسوودە هەواڵ پرسینە ئەمانە تەنها ئەوەی خۆمان بڕیار بین زۆر گوێ لە مەنەگرین مەجلیسێکیش کە گەرم بوو بە باسی شەڕ و شۆڕ و ناخۆشی ئەتوانی تۆ ڕایگری ئێمە لە ڕووی دینیشەوەڵێ لە مەجلیسێکە کە زەمی خەڵک کرا خراپەی تیا باسکرا یا ڕایگرەیە هەڵسە بەجێ بێڵە جا خراپە هەر خراپەیە خراپەیەک بۆ خەڵک بێ و خراپەیەک بۆ خۆم بێ ڕاستەوە خۆ من لە مەجلیسێک ئامادە دابنیشم هەتا تەواو ئەبێ دەرونی من عەزێت بات هەتا تەواو ئەبێ باسی لە نەتیجەشە ناگەینە هیچ ڕاستە بە 50 میلەتی ئەم سەرزەویە بە قەدەرەم کووردە چیرۆکی ناخۆش بۆ یەکتر ناگێڕنە هیچیش لە وەزعەکەمان ناگۆڕێ و هەر ئەوەیەکەوە هەیە جا بۆ لەناو ئەم هەموو ناخۆشیە محاولە نەکەم لە کوات ڕووزگایەکە پەنای بۆ بەرم ئەنجامی ئەم هەموو ڕق و دەروون ئاڵۆزیە ئەم هەموو خەم و موسیبەت و ئازاری کە هەمانە ئەمە تا ڕادێ بۆ دەرونی خۆمان کاریگەری ئەم دەروون ئاڵۆزیە یام ئەم خراپی نائارامی دەرونیە کاریگەری چێ لەسەر کایە کۆمەڵایەتێکم وەکو کورد دەڵێ شەڕ بە کۆنەقی نەکرێ واتە لە دەروونە شتێک هەیە ئینجا بۆ منە خوشک و برایەک لەسەر میراتە لەسەر حیزبایەتیە لەسەر هەر شتێک بێ لەسەر مناڵەکانیان بە ئینجایکەن بە شەڕ ئەوەی کە لە کۆمەلگا ڕۆژانەیە مە گوێبیستە بین کەسێ ئەکوژێ کەسێ خۆی ئەکوژێ یان بۆ منە کەسێ دێتە بەر دەستڕێژی گول لەو چەقۆ ئەمە هەمووی پەیوەندی بەو ئاڵۆزیە دەرونیە ئێمە هەیە جا بە ئێمە لە دەروونەکەەوە هەنگاو بهاوین بۆ کایە کۆمەڵایەتی کە بزانین ئەم هەموو گرفتەی کە ڕۆژانە هەر لە تەقانەوەی مزگەوتێکەوە هەر لە کوشتنی کەسێک پۆلیسێک خۆی ئەخنکێنێ قوتابیەک ئەدرێتە بەر چەقۆ ئەمانە تا چەند بۆن پەیوەندی لە نێوان ئەم دەروون و کایە کۆمەڵایەتەکە هەیە ئێمە کە پێکەوە ئەژین ئەم مرۆڤانە پێکەوە کۆمەڵگامان پێچێناوە ئەوەی کە ئەنجامی ئەین ڕەفتاری پێ ئەوترێت ئیتر قسەی خۆشە قسەی ناخۆشە خەڵک کوشتنە خزمەتکردنی خەڵکە
ئەم تونوتی ژیانێکەوە ئێمە ئەی نوێنین لە ڕەفتارماناوی کە جەنابەت دوتت خۆکوشن و عەزێدانی خەڵکەوتە لە بەیەکچی کردووە پێ وترێ ڕەفتار. ئەم ڕەفتارە بەرەنجامی چییە؟ ڕەفتاری هەموو مرۆڤێک بەرەنجامی باری دەرونی و شێوازی بیرکردنەوەیەتی. یعنی کاتێک کە من ڕەفتار جوان ئەگەم نیشانەی ئەوەیە بیرکردنەوەیەکی دروستم هەیە، بارێکی دەرونی ئارامم هەیە. جا عەقڵ و ڕۆحیش دەرونیش پەیوەندێکی زۆر بەهێزیان بەیەکەوە. کاتێک کە من فشاری دەرونیم لەسەرا مێشکم بە باشی ئیش ناکە. بۆچی دادوەر نابێت لە کاتێکا کە تووڕەیە حکم بە؟ بۆ چونکە باری دەرونیەکەی کاریگەری لەسەر بڕیارەکانی لەسەر بیرکردنەوەی مرۆڤەکان هەیە. ئەو شتانێک کە لەو کۆمەلگای ئێمەیە ئەگوزارێ و دراوسێ شەڕەکە و بەسەن کەسێک خۆی ئەکوژێ و بەیەکەوە نامان کرێ و شەڕی کۆنەقین ئەەکەین و لەسەر بەسیترین شت یەکتر ئەکوشین، بەڵگەی لەسەرەوەی باش بیر ناکەینەوە. بۆ باش بیر ناکەینەوە؟ چونکە دەرونێکی ئاسوودە و ئارامان نییە. بۆچی دەروونمان ئاسوودە و ئارام نییە؟ چونکە ئەو شتانێک کەمای ئاسوودەی دەروونن لە کۆمەلگاکەی ئێمەیە کەمە یان کەم بە دوایە ئەگەڕین، چونکە هەیە. یعنی ئەگەر بتەوێ بە دوایە بگەڕێ هەیە. لەبەر ئەوە هەموو پەشێویەکی دەرونی کاریگەری لەسەر خراپبیرکردنەوە هەیە. حتا ئێستا بۆچی سەرکردەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی ناتوانن خۆمە یعنی شتێکی زۆر گرنگ نییە بتوانانی بیر لەوە بکەیتەوە میلەتەکەدا ئاسوودەکەی، بەس بۆ ناتوانن وا بیرکەنەوە؟ چونکە ئەمە گەورەبووی بارودۆخێکن کە تایە دەرونیان دەرونێکی ئارام نییە. تاموچێژی ئاسوودەی مرۆڤێکی طبیعیان نەچەشتووە. مرۆڤێکی ئاسوودە لە سروشتی بە چی ئاسوودە ئەبێ؟ ئەم بەوە ئاسوودە نابێ. بۆچی؟ چونکە سروشتی گەورە نەبووە، بۆیە ناتوانێت سروشتی ئێستا بیر بکاتەوە. بیرکردنەوەی ئەم هەموو سەرکردانەی ئەمە بیر ئەکەنەوە لە نەتیجا ئەو میلەتەکەتە کە ئەیبینی. باشە بۆ تاکە کەسی شەروایە، بۆ خێزانیش وایە کاتێک ئێمە خراپ بیر ئەەکەینەوە تەسەڕوفی غەڵەتەکەین، هەڵسوکەوتی غەڵەتەکەین، عەزێتی مناڵەیەن یەکتر ئەکوژین، لەگەڵ باوکمان ناباژین، لەگەڵ دایکمان ناباژین، ئەو کاتە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان ئەشێوێ بەیەکەوە. بەڵام هەرگیز بینیوتە مرۆڤێکی کە دەرونی ئاسوودە بێت، مرۆڤێک کە بیرکردنەوەیەکی هێمنانەی هەبێ غەڵەت ناکە، غەڵەتیش کات زۆر کەم ئەیکات. هەموو کەس بە ڕەفاقەتی ئاسوودەیە، هەموو کەس بە دراوسەیەتی ئاسوودەیە، هەموو کەس حەزەکە مەعامەلەی لەگەڵا بکە، هەموو کەس حەزەکە گفتوگۆی لەگەڵا بکە. بەس ئێوانەی کە دەرونیان پەشێوە ناتوانانی دەدەقە لەگەڵیا بژێڵە یەکسەر لێ بێزار بووم، تەحمولی ناکەم، ئەمە بۆ هاوڕێتی ڕێگە ناشێت کە قسە ئەکات بێزارەبی لە قسەکردنەکانی، چونکە ئەگوو تەسەوراتەکانی غەڵەتن. بۆچی؟ چونکە لەژێر کاریگەری فشارا بووە. بۆیە هەموو تێکچوونێکی باری کۆمەڵایەتی پەیوەندی بە تێکچوونی عەقڵەوەیە، پەیوەندی بە تێکچوونی لایەنی دەرونیەوە هەیە، کەواتە ئاوا تەواوکەری یەکترن. ئەگەر بمانەوێت دەروونمان ئاسوودە بێ، ئەبێ کارکەین لەسەر چاکردنی کۆمەلگا، دەست دابینکردنی ژیانی ئارام بۆ خەڵک، ڕەخساندنی کەشێک مرۆڤەکان هەست بە ئاسوودەیی بکەن، هەستکەن ترسیان نییە لە ئێستایان لە ئایندەیان تەمینیان بۆ بکەی. کاتێک کە ئەمە فەراهەمەهێنی بۆ خەڵک هێواش بیرەکاتەوە. ئەو فترەی کە کۆمەلگای کوردستانی خۆمان بە قۆناغی ڕەفاهیەتا تێپەڕێ و چەند ساڵە ئەزانی خەڵک بیری لە چی ئەکردەوە؟ خۆکو ئێستاوا بوو خەڵک بیری لە گەشە پێدان و تەتەور ئەکردەوە، خەڵک بیری لەوە ئەکردەوە. ئەم هەموو دیکۆراتەی لە کوردستانە ڕوویا قۆناغی بیرکردنەوە. بۆ چونکە مرۆڤ قۆناغی خەمۆکی تێپەڕان لەو کاتەیە. مادام جەو ئارام بوو، مادام جۆرێک لە ئیستیقراری هەبوو، ترسی لەسەر ژیانی نەبوو، بیرکردنەوەی باری دەرونی فشاری لەسەر نەبوو، ئەمجا عەقڵی ئیشی ئەکرد. بیری لە تیجارەت ئەکردەوە، بیری لە گەڕانی وڵاتان ئەکردەوە، بیری هەموو ئەو گۆڕانکاریانی لەم کوردستانە لەو ماوەیە ڕای بەقەدەر 100 ساڵی ڕابردوو ڕوویە. بۆ چونکە دەروونەکان تایە فشاریان کەم لەسەر بوو. کەواتە مامۆستا ئەم قەیرانە بۆ نمونە قەیرانێکی شومی دارایی یان بۆ نەبوونی بژێوی یان بڵاوبوونەوەی هەژاری و فەقیری لە نێو کۆمەڵگەی ئێمە تا چەند ڕۆڵی هەیە لە پەرتەوازە یام ئالۆزی دەروونەکان و زیادبوونی گرفتە کۆمەڵایەتەکاندا؟ بەڵاوە واقعەکە ئەڵێت، یعنی کە چەنە کاریگەریەکی زۆر قورسی هەیە. بەڵام منەمەوێ ئەوە بڵێم کە ئەمە قەیرانی عەقڵ و ڕۆحە پێش ئەوەی قەیرانی سیاسی بێ. یعنی قەیرانێکە کە عەقڵێتێکن نییە کە ژیان ساز بێت، بیرکردنەوەیەک نییە کە خەمی مرۆڤەکانی هەبێ بە دوای ژیان و خۆشگوزەرانی و ئاسوودەیە بگەڕێ. ڕۆحێکت نییە کە تامەزرۆی شادی بێت، کە حەزی بە خۆشی مرۆڤەکانی تر هەبێ، کە حەزی بەوە هەبێ ینی خەڵکی بە ئیستیقرار بژین. لەبەر ئەوە ڕۆحی ینی قەیران ڕۆحی شەکەت و بیری سست دروست ئەکات. ڕۆحی شەکەت و بیری سست جارێکی تر قەیران دروست ئەکاتەوە. دڵسۆز ئەو کەسەیە خەمی میلەتەکەی خۆی هەبێ، دڵسۆز ئەو کەسەیە خەمی خۆی و ماڵ و مناڵی خۆی هەبێ لەم حاڵەتەیە. چەندە بۆی ئەکرێ فشار لەسەر ماڵ و مناڵ و خێزانی خۆی کەم کاتەوە.
مامۆستا بچینە سەر ڕۆڵی میدیا تاوان پێشتر بە شێوەیەکی گشتی باسمان لە ئەوەی کرد کە مرۆڤ چۆن هەوڵ بدا میدیا نەکاتە چەکێک بۆ ئازاردانی خۆی بەڵام بە شێوەیەکی گشتی باز لە ڕۆڵی میدیا بکەین ئایا میدیا ڕۆڵی ئەوەیە کە وەکو نازان دژمنێک خەم بە ئێمە بفرۆشێ خەم بە ئێمە ببەخشێ و هەرچی شتی ناخۆشە بە پەلە لەسەر شاشەکەی بینوسێت و بۆ ئێمەی بگوازێتەوە ئایا ڕۆڵی ڕاستەقینەی میدیا ئەوەیە بڕوا لە وڵاتی بێگانە فلیم کە زنجیرە دراما کە نامۆیە بە کەلتور و دین و ئەقلیەت و تەنانەت جوگرافیا و وڵاتی ئێمە ڕۆڵی ئەمەیە کە ئەمەشمان بۆ بگوازێتەوە لە نێویە فێری خیانەت و ڕێزنەگرتن لە دایک و باوک و نازان تونند و تیژی و یەکتر کوشتن و ئەم شتانەمان فێر بکە بە شێوەیەکی گشتی باز لە ڕۆڵی میدیامان بۆ بکە. میدیا ئەمڕۆ لە دنیاە کاریگەریەکی گەورەی لەسەر ئاراستەکردنی خەڵکەیە و ئاراستەکردنی کۆمەلگایە. میدیا دەستکاری حەزی مرۆڤەکانەکات، میدیا دەستکاری تەقالید ئەکات، میدیا دەستکاری کولتور و دابوونەریت ئەکات، میدیا دەستکاری تەسەوور و بیرکردنەوەی مرۆڤ بەرامبەر بە مرۆڤ و بە ژیان ئەکات. لەبەرەوە ئەمڕۆ میدیا ئەو سحرە گەورەیە کە توانێت دەستکاریکردنی ژیانی هەموو کۆمەلگای هەیە. بە نیسبەتی میدیای کوردیەوە یعنی لە بەرامبەر مەسئولیەتێکی گەورەیان هەم ئەتوانن بە دیوە باشەکەیە ئەم سحرە گەورە بەکاربێنن بۆ خزمەتکردنی کۆمەلگاکان، هەم ئەشتوانن زەرت لە کۆمەلگاکەی خۆیان بن بە نقلکردنی ئەو بابەتانەی کە زیاتر فشاری دەرونی و پەشێوی کۆمەڵایەتی و زیادکردنی تونند و تیژی دروستەکات. بەس ئەوەندەی کە من ڕاوەست ینی هەڵوێستەم کردبێ سەبارەت بەم میدیایە وا تێناگەم کە هەمووی عەمدی بێت. بەشێکی زۆری ئەم میدیانە میدیای بازرگانین. بینەری چی هەیە ئەوەت بۆ عەرز ئەکات، ڕیکلام و پارەی لە چیا دەست ئەکەوێ ئەوەت بۆ عەرزەکات، خواستی خەڵک چییە ئەوەت بۆ عەرز ئەکات. ئەوە هەتا زۆر جار لەوە ئەچێ کاکی میدیاکاریش یان خاوەنی ئەو پرۆژە میدیاییە پێت بڵێ من ئەمە خواستی خەڵکە، کۆمەلگا ئەمەی ئەوێ بۆ چونکە من پڕبینەرم، ئەم فلیمەی من پڕبینەرترین فلیمە ئەمەی من لەوەی بۆ چونکە کۆمەلگا داوێکە لەوێ جارێکی کە ئەگەڕێینەوە کە بۆ تەواوکردنی ئەرگ لە بینی میدیا و لە بینی کۆمەلگایە. کۆمەلگا جاری وایە فەرزیەکە بەسەر میدیایە کە بچێت چی بۆ بێنێ. کاتێک کە تۆ کۆمەلگایەکی هۆشیار بیت و بە دوای پێشکەوتنەوە بی و بە دوای ئیستیقراری کۆمەڵایەتیەوە بیت و کۆمەلگایەک بیبتەوێ ڕابردووی خراپی خۆت بەجێبێڵی فەرزی ئەەکەی لەسەر میدیا لەو ئاستایە مامەڵە بکات. مەجبورە لە مستەوایەکی ڕاقیە مامەڵە بکات بۆ ئەوەی خواستی ئەم کۆمەلگا. بەڵام کاتێکی کۆمەلگای بە دوای فیشەکە گەڕێیت و سیلاح ئیستیرادەکەی لە جیاتی شتیتر و خەریکی تەقینەوە و تەقانەوەیت و خەریکی ئەم بابەتانەی میدیاکەش هەر ئەوەت بۆیە هێنێ بۆ عەرزەکە بۆی ئەم خواستەی تۆ جێبەجێ بکات. بەڵام ئەگەر ئەوانەی کە ئیدارەی میدیاکان ئەکەن لە شعور بە مەسئولیەتێکی گەورەوە مامەڵە بکەن بەڕاستی ئەبێ خەمخۆری باری دەرونی پڕ لە ئازاری ئەم خەڵکە بن. خەڵک ناڕەحەتە لە زۆر ڕۆوە خەڵک ناڕەحەتە لایەنێکی زۆر بەسیط و سادەیان ئەم قەیرانە ئابووریە کە ئەڵێن بەسیط بەو واتایەی بەیانی ئەکرێت پارەکە بکەیتەوە خەڵک یەکسەر وەکو میزڵانێک تەشوێنە بێ فوی تکەی تێکرە و فۆکەی لێلا بردوت هەر ئەم پارەیە بەری بەرەوە بەیانی خەڵک وەکو خۆی لێتەوە. بەس ئەوەی کە وەکو خۆی لێنایەتەوە دەرونیەتی کە شەکەت بووە کە بێزارە کە گومانی هەیە کە ناتوانێت دڵنیا بێ کە ڕقی لە هاو نیشتیمانیەکەی خۆی و سەرکردەکەی خۆی و جاری وایە ڕقی لە خۆی ئەبێتەوە. ئەوەی کە زۆر ناڕەحەت چاک ئەکرێتەوە کە میدیاتێکیاوە و ئیتر بە نەقلکردنی وێنەکە و لەگەڵ بارودۆخەکە بیرکردنەوەی مرۆڤەکانە بەرامبەر بە ژیان بەرامبەر بە یەکتر. وا دیارەکاتی بەرنامەکەشم شتێکی وای نەماوە بەرەو کۆتایی بەرنامە چین من کۆتا پرسیاری خۆمە پرسم دایک و باوکەکان بەردەوام ئامۆژگاری منداڵەکانیانەکەن و دەڵێن کە باوەڕ بە هەموو کەس مەکەن هەموو کە جێی متمانیەوە ئێواران زووەرنەوە نێو ماڵەکانی خۆتان چونکە هیچ شوێنە هێندەی ماڵەکانتان دڵنیایی و ئارامی تێدا نییە. تەنانەت دایک و باوک لە کۆڵان لە منداڵەکەی وەکۆڵێ ئەمین نییە یان بوون ئاسوودە نییە و هەستەگا کۆڵان کایەیەکە بۆ فێربوونی شتی ناپەسەند و خراپ بۆ مناڵەکەی ینی کۆڵان بۆتە کە نزیکترین شوێنە لە ماڵەکەەوە یان هەر بازار و کوچە و کۆڵانەکان شوێنێکن بۆ فێرکردنی دابی خراپ بە منداڵ. ئەم خراپی کۆمەڵگەی لە چیەوە شۆڕ بۆتەوە لە کاتێکا زۆربەی دایک و باوکان پێیان خۆشە مناڵەکانیان بە ساغ و سەلامەتی لە ڕووی دەرونیەوە بچنە دەرەوە بە ساغ و سەلامەتی تەندروستیش دەرونیە بگەڕێنەوە نێو ماڵەکان. کەواتە ئەمە چییە؟ چ کەسێکە چ لایەنێکە کە تەنانەت کۆمەڵگە بازار کوچە و کۆڵانەکانی پڕ لە ئەنە ئارامی و خراپی و شتی ناپەسەند کردووە. جاری وا هەیە دیمەنەکە یەک دیمەنە
ئەگەر ڕاگەیاندن باسی نەکات طبیعیە لە ئێستا و لە ڕابردوو لە 100 ساڵ لەمەوە پێشە کابرایەکی خراپ لە گەڕێکێکە پەلاماری مناڵێکی یاوە فڕانوێتی ئەمە میدیا هەبێ و نەبێ و ئێستا و ڕابردوو ئەم شانە لە کۆمەلگا هەیە بەڵام کاتێکە ئەمە بێتە بابەتێکی میدیایی هەموو ماڵێک ئەیبیسێ هەموو منداڵێک ئەیبیسێ وا هەستەکەی کە لە کۆڵانەکەی تۆ لە کۆڵانەکەی ئەو لە وێنەکە گەورە ئەبێ میدیا بابەتەکە ناڵێن گەورەی ئەکا بەس هەر عرضکردنەکەی بۆ خۆی گەورە ئەبێت وا ئەکات ترس بۆ دایک و باوک دروست ئەبێت ترس بۆ مناڵ دروست ئەبێ ئەمە ئەو بەشەی کە پەیوەندی بە دەرەوەی خێزان هەیە و دەسەڵاتی تیانە بەڵام ئەو بەشەی کە گرنگە ئێمە قسەی لێ بکەین بریتێ لەوەی کە دایک و باوک نابێت زیادە ڕەوی لەم حاڵەتا بکەن کۆمەلگای ئەمە کۆمەلگایکی خراپ نیێت هەم دەقێش یعنی لە شارێکی وەکو شاری سلێمانە کە ئێمە خۆمانی تیاژین بە دەگمەن یعنی حاڵەتێک ئەبینی کە لە چوونە دەرەوەی ئاسایی یاشتی زۆر خراپ ڕوویابێ بە دەربێت لەو حاڵەتەنی کە لە کۆمەلگا ئاساییەکانە ڕوئیان لە ڕابردوو هەڕوویەوە گەڕێک هەر پاکە ئێستش دەرەوەش هەر پاکە بەراورد بەو هەموو خراپی و گۆڕانکاریە سیاسیە ئاڵۆزە و تەتەورات و بەرەو پێشون و بەرە دواچوونە کە لە کۆمەلگایە هەیە دایک و باوک نابێت زیاتر ڕەوی لەم حاڵەتەیە بکەن مناڵەکەی خۆیان نەچیتە کۆڵان چونکە کۆڵان هەمووی خراپە کاکە هەمووی خراپ نییە دراوسەکانی تۆ هەمووی باشن تایسە یعنی حاڵەتی دەگمەن ڕوئەیە بۆچی وا هەستەکەی وایە چونکە لۆچێت لێرە شوێنێک و لەوێ شوێنێک و لەوێ شوێنێک ئێوارە کە هی سێ شوێن ئەبیستی لێرە شتێک ڕوویاوە لە هەولێر لە دووهۆک شتێک ڕوویاوە بەس ئەم سێ هەواڵە ئەبێتە یەک بەستە هەواڵ بۆ تۆ کە ئەمڕۆ سێ مناڵ توندوتیژی بەرامبەر کرا ئیتر لۆرەوە تۆ ڕۆحە دەچێ ئەڵێ مناڵ لە مەترسیا کاکە مناڵ هیچ لە مەترسیانە لە 2 ملیۆن خەڵکی سلێمانیا یەک حاڵەت ڕوویاوە حاڵەتەکەش زۆر تەبیعیە بۆ هەموو کۆمەلگای لەبەرەوەم داوا لە دایک و باوکەکانەکە ئەم شتە گەورە مەکەن بە مناڵەکانیان بڵێن خەڵک ئەتفرێنێ نەچیتە دەرەوە سوار پاز نەبی سوار فڵان شت نەبی تا ئێستا کۆمەلگای ئێمە لەم ڕوانکەوە بەعکسەوە لە جیاتی ئەوە ڕێنمایی خۆ پاراستنی باتێ ئەمە شتێکی باشە کوڕم ئەچیتە دەرەوە با لەگەڵ هاوڕێی نەناسراوە مامەڵە مەکە سنووری دوورکەوتنەوەت با لەم فلان دوور مەکەرەوە ئەگەر چوویتە دوکانێک مامەڵەت کرد زۆر مەمێنەرەوە ئەگەر پرسیاری زیادەی لێ کردی جوابی مەیەرەوە کچەکەم لەگەڵ کوڕەکەما کە ئەڕۆن پێکەوە بڕۆن بۆ شوێنێک ئەگەر کەسێکی نانەسرا و وەستا لە سیارەیەەکە یعنی فێری بکە ئەم هەموو فلیمەن ترسناکە ئەبینێ بۆ بەلاتۆ ئاساییە ئەگەر یەک کەلیمەی پێ بڵێ لەگەڵ لەسەر ئەوەی کە ئەگەر کوڕ و کچەکەی من ئێوە چوون سیارەیەک وەستا پرسیارێکی لێکردن لێی نزیک مەبنەوە ویستی بانکتان کامەڕۆن چ مەترسێکی تێ ئەمەی پێ بڵێ نەک بیترسێنی هەموو سیارێکی دژمن جاری وایە تۆ لەبەر دەرگاکەی خۆتای کابرایە لەوێەوەیە خوا کوڕە جوانەکە کچە عاقڵەکە پێمان بڵێ ماڵی فلان کەس لەکوێ ڕامەکەرە ژوورەوە مناڵەکەەوە نەمەترسێنە هەر لەگەڵ ئەو جامەکەی داایەوە تۆ مناڵەکە ڕاکاتە دەرەوە چونکە ئەم مناڵی تۆ تازە جۆرێ لە ئەو ترسا جارێکەکە دەرونی هێشتا تووشی هیچ نەبووە کوشتوتە بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا تارێک نەجیب توێژەری کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوون و بۆ وەڵامە جوانەکانیشت زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تام کاتە بینەرمان بوون تا بە یەگەشتنەوەیەکی تر و لاڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ